شۆڕشی کشتوکاڵ بناغەیەک بوو بۆ درێژە پێدانی ژیانی مرۆڤ و بەرەو پێشچوونی مرۆڤایەتی. ئەم بەرەو پێشچوونە لەسەر دەستی ژن بنیاتنرا، ژن ڕەنجی کێشا و خۆراکی کردە پیرۆزیەک و بەهایەکی گرنگ بۆ مرۆڤایەتی و ژیان. دۆزینەوەی کشتوکاڵ شۆڕشێک بوو بۆ درێژە پێدان بە ژیان، بۆیە هەر کەسێک وەک مێژووی وڵاتەکەی پێناسی دەکات تا ئەو دەستکەوتە مێژوویە بکەنە موڵکی خۆیان. لە کۆنتا پێیان وا بووە کشتوکاڵ لە ناوچەیەک و سەری هەڵدا و دواتر بۆ ناوچەیەکی دیکە گوازراوەتەوە. بەڵام لە کۆڵینەوەی نوێی مرۆڤ ئەمە ڕەت دەکاتەوە پێی وایە لە هەر جەیەک مرۆڤ هەبوو بێت کشتوکاڵ هەبووە. بەڵام ئەم ڕاستیەش ناشاردرێتەوە کە کشتوکاڵ لەسەر دەستی دایک ژن لە میزۆپۆتامیاوە دۆزراوەتەوە و درێژەی پێدراوە. مرۆڤ هەمیشە لەگەڵ سروشتا خۆی گونجاندووە، پێی وا بووە هۆکارێکی گرنگە بۆمانەوە ئاسانترکردنی ژیان، هەر بۆیە چ ناوچەیەک شیاو ببێت بۆ کشتوکاڵکردن تێیدا نیشتەجێی بووە. بەپێی لێکۆڵینەوە زانستیەکان دەرکەوتووە مێژووی دەستپێکی شۆڕشی کشتوکاڵ لا ڕووباری دیجلە و فورات دەست پێ دەکات. ئەم ناوچەیەی پێی دەوترێت میزۆپۆتامیای سەرو. میزۆپۆتامیاش دەشت و بەرزایەکانی نێوان زنجیرە چیاکانی زاگرۆس و تۆرۆس پێک دەهێنێت. ئەم ناوچانە بە گەورەترین ناوچە دانراون بۆ ئەنجامدانی کشتوکاڵ و بەخێوکردنی ئاژەڵتیایاندا. دەستپێکی ئەم شۆڕشە گۆڕانکاریەکی نوێ بوو لە مێژووی مرۆڤایەتیدا. ئەم ناوچانە لە ڕووی دانەوێڵ و ماڵیکردنی ئاژەڵەوە خاوەن کلتوری دەوڵەمەندن کە ژووهەوای تاو گونجاویان هەیە کە دەیسەلمێنێت سەرهەڵدانی شۆڕشی کشتوکاڵ دەگەڕێتەوە بۆ ناوچەکانی میزۆپۆتامیا و کەوانی زێڕین. 20,000 ساڵ بەر لە ئێستا و پاش کۆتایی پێهاتنی دوا قۆناغەکانی سەهۆڵبەندان چاخی میزۆلیتیک سەری هەڵداوە کە دەکەوێتە نێوان چاخی بەردین و کۆن و نوێ، دواتر چاخی نیولۆتیک دەستی پێکردووە کە زەوی وشکانی دروست بوون بۆتە هۆی گۆڕانی کەش و هەوا و زیادبوونی ئەزبوونی مرۆڤایەتی بۆ گۆڕانکاریکردن لە چاندنی دانەوێڵە و ڕووەک. بەمە مرۆڤایەتی دەرفەتێکی باشی بۆ ڕەخساوە بۆ ئەنجامدانی شۆڕشی کشتوکاڵی و داهێنان و دابینکردنی خۆراکی پشتبەسرا و بەڕێوەبردننی خۆی و بووە بناغەیەک بۆ پێکێنانی شارستانیەتەکانی گوند، شار، نەتەوە، ئیمپراتۆریەتی نووسین، ئەدەب، یاسا تا دەگاتە زانست. پێویستی ژیان و بوونی جوگرافیایەکی گونجاو و دەرفەتێک بووە بۆ سەرهەڵدانی شۆڕشی کشتوکاڵ لەسەر دەستی دایک ژن، ماڵیکردنی ئاژەڵ، بەخێوکردنی منداڵ، پێشخستنی کللتوری کڵان و کێڵگا لەسەر دەستی ژنان بووە و ڕۆڵێکی گرنگیان تیادا گێڕاوە. بەهۆی ئەوەی ژنان داهێنەر و خوڵقێنەر بوون بۆیە وەک پیرۆزیەک بە خوداوەند بەناو دەکران. بۆیە ئەوەی بەدیهێنەر بووە پیاوان نەبوون بەڵکو خوداوەندە ژنەکان بوون. زمانی ئاخەوتن ژنان نەبووە، هێما و نیشانە سەرەتاییەکانیش هی ژنان بوون. ئۆرفا یەکەم ناوچەی لەسەر دەستی ژن شۆڕشی کشتوکاڵی تێدا بەرپاکرا، ئەمەش لە 10,000 ساڵ پێش زاین بووە لە چاخی نیۆلۆتیکدا کە 12,000 ساڵ پێش زاین سەری هەڵداوە. هەبوونی سەدان تەپۆڵکە ئەشکەوت و بوونی ئاوای کردووە ناوچەیەکی لەبار بێت بۆ نیشتەجێبوون. زانایانیش سەلماندویانە لە هیچ شوێنێکی جیهان جێگێکی بەو شێوەیە گونجاو نادۆزرێتەوە. خۆراک لە سەرەتای مرۆڤایەتیەوە وەک پەرچوویەک پێشوازی لێکراوە، چونکە مرۆڤ لە ڕێگەی خواردنەوە درێژی بە ژیان داوە. بە گوێرەی ئەوەی هیچ شتێک وەک ژیان بەهادار نییە، ئەوە هیچ شتێکیش وەک خۆراک بەهادار نییە بۆ درێژە پێدانی ژیان، بۆیە خۆراک وەک پیرۆزی تەماشاکراوە. ئورفاش کە خاوەنمێژی شۆڕشی کشتوکاڵە دەستەواژەی پیرۆزی دراوەتە پاڵی. لە یەکەم هەنگاوەوە کە گوڵەگەنمەکان کۆکراونەتەوە و دواتر چاندن دۆزراوەتەوە، دایک ژن بە خاوەنی ئەم داهێنەریە دادەنرێت تا گەشتوتە ئەم بەرەو پێشچوونەی ئێستای. بۆیە شۆڕشی کشتوکاڵ واتای بەردەوامیدان بە ژیان و مرۆڤایەتیە، تەنها شۆڕشێکی ئاسایی نییە بەڵکو شۆڕشێکی ئەفسوونیە کە بە پیرۆز دەبینرێت. بۆ هۆیش ژنیاوە خوداوەندێک تەماشا کردووە. لە پاش شۆڕشی کشتوکاڵ کە لەسەر دەستی ژن بەرپاکرا، هەروەها ئاواکردنی کڵان و کۆمەڵگەی بوون ژن وەک خوداوەند داسێنرا. هەمیشەش بەرەمهێنەر و دۆست بوون، بەڵام لە شارستانێتی سۆمەریەکاندا دەست بە ناوزڕاندنی ژنان کرا. وا لە ژنکرا لە کۆمەڵگەی مرۆڤایەتیدا درکیان پێ نەکرێت. لە پەرستگەی کاهینەکاندا خوداوەندە ژنەکان کرانە درۆزن و سزادەر، لە قاڵبی ڕاستەقینەی خۆیان دەرهێنران و بە ناوی خراپەوە لە کۆمەڵگەدا ناسێنران. بە مەشچینی دەسەڵاتدار پیاو بەبێ ئەوەی ڕەنج بدەن گەورە بوون، بوونە سزادەر، چاوسێنەر، ڕەنج و بەرهەمی خەڵکیان زەوت دەکرد، بوونە فەرمانڕەوا و وەک چینی دەسەڵات خۆیان جێگیر کرد. وتیان جیهانی ئێمەیە و ژن لە پێگەکەی شکێنرا. خوداوەندەکان کران بە خوداوەندی کۆمەڵگەی چینایەتی بە جۆرێک باز دەکران
کە خراپەکاری بڵاو دەکەنەوە. ئەمەش یەکەمین دەست درێژ و داگیرکاری بوو کە کرایە سەر مێژوو هۆشیاری مرۆڤایەتی بە لە پێگەدانی ژنان. دەستپێکردن بوو بە هۆنینەوەی تۆڕی درۆ و فشار.